سەر بکرێت ڕێککەوتنیەکەکەی کاکە حەکیم بەڵام ڕێککەوتنی ڕیشەیی کێشەکان و گرفتەکان بە تەواوی چارەسەر بکرێت نەک بۆ چەند مانگ ئەگەر ئەمان وەکو جاران سیستی بنوێنن لە جێبەجێکردن ڕێککەوتنامەکە یان پاسا و بۆ جێبەجێ نەکردنی بێنەوە حکوومەتی عێراق بینیمانیانی وانە بڕارێکی کۆنکریتی دات تاالێتە ژێر و مەرجانە این نادەم وانی وایە بەڵام موچەنانێ لەبەر پێم وایە بەغداد جددیە ئەگەر ئەم جارە هەرێمیش ینی جددی نەبێت لە جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانی موچە نایە یان ئەپچڕێ ئەوەش خراپە بۆ دۆخی هەرێمی کوردستان وێت دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە ناچار بووە ناسەرێکی بووە ناچارەوە بۆ کە ئەو ملەتە وردە و ناڕزایەتەکان دەستیان پێکە کاک حەکیم کە موچە 3 مانگ و 4 مانگ نەدرێ گرفت دروستە بێ دوجان ناڕزایەتەکانی مامۆستایان بایکۆتی دەوامەکاندا تابێت لە زۆنی سەوز ئەنا هەمووی فشار بوون جا وڵاتانیش هەروتویانە بڕۆن لەگەڵ بەغدا ڕێکەوەن ئەو پەیامی وڵاتانی ئەمریکاش بووە بۆ لەگەڵ بەغدا ڕێکەوە وڵاتانی ئیقلیمیش بۆ بەغدایش بۆ لەگەڵ هەرێم ڕێیانی هەردوو لا ڕێکەون پەلە بکەن لە ڕێکەوتن